ئامانجمان لە بەشداریکردنمان لەم پێشانگایەوەکو خۆناساندن زائیدەن ویستمان بڵین کە گوڵیش بەشێکە لە گەشتیاری. چۆن لەوانێ بڵێ بەشێکە لە گەشتیاری هەموو وڵاتێک بە شتێک بە تایبەتمەندیەک ناسراوە. ئێمەش ئەمانەوێت ئەو پەیامە بگەێنینە بڵین باڵادەستەکانی هەرێمی کوردستان کە دەتوانین لە کەرتی کوشت و کاڵ بە تایبەتی کەرتی گوڵ زۆر سوودێکی باش بگەێنی. گوڵی سروشتی کوردستانە سەتی خۆمانە. نازانم ئەگەر کامێرەکەم بخەیت پیشانی بدەیت هیچ گوڵێک نییە لە جیهانە بگاتە گوڵی کوردستان لە ڕووی جوانیەوە. ئەوە گوڵە باخە ڕۆزی پێڵێن لای خۆمانەڵێن گوڵە باخ ئەو جۆرانە جوانترین. بەڵێ ئەتوانم ئێستا پیشانت بدەم. ئەمە گوڵی خۆمانە 100% گوڵی کوردستانە. هیچ گوڵێک نییە بۆ جوانیە لە هیچ وڵاتێکە.